ئەمڕۆکە دەمانێت سیمینارێک پێشکەش بکەین لەسەر شاری هەڵەبجە لە مێژووی هەڵەبجە لە ڕووی دروستبوونەوە و بنیادنانەوە. با دەست سەرتا کۆپلەی شعر پێشکەش دەکەین. قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش ملوو، ئەی پێکی شارەزا بە هەموو شاری شارەزوور. دەشتی شارەزوور تەنها لەبەروبوومی کشتوکاڵی دانا، بەڵکو لە بواری ئەدەبیات و شاعریشدا لە پلەی یەکەمدا بوو. واتە ئێمە زۆر شاعیری بەناوبانگمانەیە، زۆر شاعیری مێژووی کوردی بەناوبانگمانەیە کە لە شاری شارەزوور لەدایک بوونەوە و گەورە بوونەوە و ڕۆشنبیر بوونە. چەند شاعیری بەناوبانگمانەیە کە لە شارەزوورەوە بوونراون. واتە شاری هەڵەبجە شارێکی هەمەڕەنگ بووە، کێشیان نەبووە لە نێوان خۆیاندا لە ڕووی دین و ئاینەوە. دینی جولەکە و دینی زەردەشتی و هەموو جۆرە دینێک لەوێدا کۆبوونەتەوە بەبێ کێشە لە نێوانیاندا هەبێت. سەرەتا خێڵەکانی جاف لەو ناوچەیە نیشتەجێ بوون تا دواتر بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەی خەڵکی تر لە ناوچەکانی ترەوە ڕێیان تێکردووە. مستر ڕیچ لە گەشتەکەیدا لە ساڵی 1820 هەڵەبجەی بەشار دانەوە. سەرەتا خێڵەکانی جاف لەو ناوچەیەدا نیشتەجێ بوونە و هەروەها دواتر هەڵکەوتە جوگرافیەکەی لەبەرەوەی هەڵکەوتەیەکی باش بۆ شوێنەکەی خۆش و باش بووە، میلەتەکانی تر خەڵکەکانی تر زۆر ڕێیان تێکردووە و لەو شارەدا ماون و ژیاون. لێکدانەوە بۆ چوونەکان لەسەر ناوی هەڵەبجە. چەند لێکدانەوە و چوونێکمان هەیە کەوا لای هەڵەبجە لە چیەوە هاتووە. چەند خاڵێکمان هەیە. پێچەوانەی دروستبوونەکەی ڕای جیای زۆر لەسەر ناوەکانی هەڵەبجە هەیە. لەوانە بۆ چوونی یەکەم کە دەڵێت ئەو ناوچەیە شوێنێکی جوان و دڵگیر بووە، لەبەرەوە پێیان وتووە عەجەبجا، دواتر گۆڕاوە بۆ هەڵەبجە. لەبەرەوەی چەند خاڵێکمان هەیە ناوی هەڵەبجە لە چیەوە هاتووە. خاڵێک لە خاڵەکان دەڵێت ناوی هەڵەبجە لەبەرەوە هاتووە کە شوێنێکی خۆش بۆ سەردا پێیان وتووە، خەڵکی ئەو شارە پێیان وتووە عەجەبجا. دواتر لەگەڵ ڕۆیشتنی زەمەن گۆڕاوە بۆ هەڵەبجە. بۆ چوونێکی تریشمان هەیە، دەڵێن کابرایەک لەو ناوچەیە بێت و هەڵۆیەکی گرتووە، ئەو کات وتراوە هەڵۆبەچە، پاشان گۆڕاوە بۆ هەڵەبجە. Halabja, Kurdish Halabja, is a city in Iraq, Kurdistan, and the capital of Halabja Governorate, located about 240 kilometers and 150 miles northeast of Baghdad, and 14 kilometers, 9 miles from the Iranian border. Former Iraqi President Saddam al-Hussein was a very bad person with our Kurdish brothers and sisters. Saddam al-Hussein attacked Halabja by a chemical poison smelled like sweet. Halabja were attacked by a chemical was measured of Kurdish people that took place on March 16, 1988 during the closing days of Iran-Iraq war in Halabja, Iraq. دەمە و ئێوارە بوو لە باخدا یاریم دەکرد، بەدەم پێکەنینەوە سەمام دەکرد، هاوارم دەکرد خۆشم دەوێت شارەکەم، سەربەرزم ڕۆڵەی تۆم هەڵەبجەکەم. ئەو ڕۆژە من تەمەنم 4 ساڵان بوو، لە
لدژمن و ستەم بێخەبەر مابوو لە پڕ بۆنێ هات وەک بۆنی سێو بوو زۆر پێم خۆش بوو لام سەیر بوو هاوارم کرد ئەوە چییە ئەو بۆنە خۆشە ئەی ئاسمان بۆچی بە تەیارە ڕووپۆشە تەموود و کەڵ شارەکەمی داپۆشی هەموو خەڵکی کەوتن بە بێهۆشی ئەو سازانیم ئەو بۆنە بۆنی سێو نییە ئەوە چەکی دوژمنە بۆنی کیمیاویە کوێر بووم چاوەکانم لە دەستدان گەڵای دارەکان زەرد هەڵگەڕان شادیەکان لە پشکان لێم ون بوون 5,000 پەپولە شەهید بوون 5,000 پەپولە شەهید بوون کە بەهار دێت لە هەڵبجە شەرمەکات لە دڵی خۆی واڵێ گەر بچم بۆ ئەم شارە دەرمەکات مناڵانی هەڵەبجە دڵ بە خوێنن سروودی ماتەمین و دووریە خوێنن سرودەیا کە شەحر و شین و زارە لەسەر تەرمی بەهاری کوردەوارە بە دڵمان نابێ نایە شەحری غەیری گریان گەلی گریاوە شاری بۆ مەزارێک ئەبێ ژینی چلۆن بێ مەرگی شارێک بەهاری چی کەوا پاییزە ئەمڕۆ لە شاری غەم ژیانیش زیزە ئەمڕۆ نە هاوارێ نە گریانێ نەشینێ نە کەس مەرگی حەزیزی خۆی ئەبینێ ئاوا منداڵ و گەورەی خەڵکی شارێ هەموویان ئەمرن بەجارێ ئەگەر ئەو ڕۆژە تۆش لەو شارەدا بای بەنێو کۆڵانەکانی داگەڕابای بە هەر هەنگاوێکدا تەرمێکت بدیت بە دەبوو ڕەنگت بە وێنەی وان پەریبە شنەی باکە خۆری شار ئەهێنێ بەسەر مەیتی ئەواندا ئەیپەڕژێنێ ئەزانێ کەس نماوە تێ ئەکۆشێ ئەوە تەرمی شەهیدانە دائەپۆشێ 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 مەرگی ئێمە نە ئافات بوو نە تاعون بوو نە دەردێکی بێدەرمان بوو پێش هەر گەلێک گۆڕی بە کۆمەڵمان بینی و بێزمان بوو ئەم دونیایە کەڕ و کاس و بێزمان بوو